ئەو خاڵانەی کە زۆر بەلامانەوە گرنگ بوو ئەوە بوو کە لەناو پرۆژه یاساکەدا ناوی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان پارێزراو بێ بەسەر کیانی هەرێمی کوردستاندا باز نەدرێت لەگەڵ پارێزگەکان مامەڵە بکرێت ینی هەندێک مستەڵەحی نادەستوری و نایاسایی هەبوو بەکارهات بوون ئەمە جێی سەرنجی ئێمە بوو و خاڵی زۆر گرنگ بریتی بوو لە بەشە بودجەی هەرێمی کوردستان کە بە بڕیارێکی سیاسی لە سەردەمی حکوومەتەکەی عەبادی کەم کراوەتەوە بۆ 12.67 کە هیچ بنەمایەکی نییە ئێمە داوامان کردووە لەبەرەوەی لە سەدا حەفدەکە بە تەوافقێکی سیاسی ئەو کاتە دانراوە هەروە دابنرێ هەتاوەکو سەرژمێری دەکرێت و ئەگەر واش نەبێت دوو بەڵگەنامەی ترمان خستۆتە ڕوو ئەویش ئەوەیە کە بە پێی دوا سەرژمێری کە عێراق بە لە دەستەی سەرژمێری دایرەی حسای مرکزی کردوێتی دانیشتوانی سێپارێزگاکەی هەرێمی کوردستان دیارە ئەوان هەر حسابی سێپارێزگاکان کردو حسابی هەڵەبجیان نەکرد بوو ئەویش یەکێک بوو لە تێبینەکانمان هەروەها بودجەی پێشمەرگە هەم لە موچەی هەم لە تەجریبی لە تەسلیحی لە تەجهیزی ئەوانە هەموو یەکێکی دیکەترە لە خاڵە گرنگەکان و مستحقاتی جوتیاران مستحقاتی مقاولین مستحقاتی شەریکاتی نەوت چۆنێتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای سۆمەوە هەموو ئەوانە خاڵی ئەساسی و گرنگن کە ئێمە هەوڵمانداوە کە لەناو پرۆژه یاسای بودجەدا جێگای بکەینەوە ئێمە هەفتەی داهاتوو کە دەچینەوە دیارە یەک لە دوو ئیشی زۆر گرنگ هەیە ئەم فترەی کە دێت پەرلەمانی عێراق هەیەی کە دەبێت ئەنجامی بدە یەکەشیان تەواوکردنی دەنگدانە لەسەر کابینەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی و بە دڵنیاییەوە لە دوای ئەوە ئێمە هەفتەی داهاتوو چاوەڕێی هاتنەوەی لیژنەکەی حکوومەت دەکەین بۆ ئەوەی لە ئەگەر پرۆژه یاساکە پرۆژه یاسای بودجەی 2019 بە شێوەیەک بێت کە داواکاری زۆربەی لایەنەکانی تێدا جێگا کرابێتەوە دەیبێت ناو هەوڵی پەرلەمان و بە دڵنیاییەوە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت بۆی بتوانین تا ئەم فەسڵی تەشریعیە کۆتایی پێدێ دەنگ لەسەر پرۆژه یاسای بودجە بدەن چاوەڕێ دەکەین هەفتەی داهاتوو بیهێنەوە بمان